نووسینەکانت بە بەخشان و شاکارەکانت مێژوویەکی پڕ سەروەریت نەخشان بە بەهرەکانت ژیانی هاوڵانت لە یادگەی ئێمەدا بۆ هەمیشە بە زیندوی هێشتەوە پێنووسەکەت باشترین شاهیدە لەسەر خزمەتەکانت خودایە وەرت بێت پەیامبەر و ئەسحاب هاوڵی ژیانی هەمیشەیت بن. بەناوی خۆی بەخشندە و میهرەبان لە خزمەت ئەم کۆڕەدا بووین کە باز لە ژیان و کار و چالاکی و وانە پەروەردەیەکانی ژیانی مامۆستای گەورەمان مامۆستا حەبیب محەممەد سەعید بەڕەحمەت بێت. دیارە مامۆستا لە ڕاستیدا خاوەنی نووسینێکی زۆرە کە زۆر بە شێوازێکی پارا و ڕەسەن جوان شیرین لە ساڵی هەشتاکاندا کە کەم کەس هەبوو بەو شێواز و زبانە بنووسێ مامۆستا دەتوانین بڵێن پێشەنگ بوو لە نووسینەکانیدا کە بۆ بارانێکی ڕەحمەت بۆ دڵ و دەرونی گەنجەکان بۆیە کانیاوێکی سازگار بۆ ڕابوونی ئیسلامی کە تیایدا واتە جوانەکانی ژیانی هاوڵان بە بەتایبەتی ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لەم دوایەدا نووسی ئەوانەی کردەوە بە وانەی ژیان هێنایەوانێ سەر شاشەی ژیان لە کاتێکا لە دووتوێی لاپەڕەکاندا بوون لە ناو کتێبخانە و مەکتەبەکاندا بوون مامۆستا توانی لە ڕێگەی چیرۆکەوە لە ڕێگەی سەرگوزشتەوە جاری تر گەنجەکان کەمەندکێش بکە بۆ جوانیەکانی دین و ژین. ئەو دیارە من وەکو خۆم قوتابی مامۆستا بووم و تەنانەت چەند ساڵ لە خزمەتی داوانم خوێندووە وەوانەی پەروەردەیم خوێندووە لە ڕسائیلی نور مامۆستا بەڕاستی میهرەبان بوو بەڕاستی خاوەن دڵ و دەرونێکی گەشاوە بوو مامۆستا لوتکەی دڵسۆزی بوو ئەویندارەتی بوو بۆ فێرخوازەکانی وەک ڕۆڵەی خۆی بەڵکو زیاتر سەیریە کردین. مامۆستا حەبیب محەممەد سەعید کەسایەتێک بوو وا پەروەردەکرا بوو وا پەروەردەی دەکردین هەمیشە بۆ خوا بژیت و مامۆستایەک بوو وەک ئەوەی کە خوا ئەم کەسەی خوڵقاند بێت بۆ ئەوەی کە ئیشی دەعوە بانگەواز بکات وەک چۆن کەسێک شارەزا بێت لە دارتاشا کەسێک ئاسنگەر بێت وەک ئەوەی کە خوای گەورە بۆ دارتاشی و ئاسنگەری دروستی کردووە مامۆستا حەبیب کەسێک بوو خوا بەرەکەتی لەسەر زوبانی لە ناو دڵی لە هەڵس و کەوتادا نابوو بۆ ئەوەی دەعوە بانگەواز بکات بۆ یە کەسێکی ماندوو بوو لەگەڵ ئەو شاکەسایەتێک بوو کە چەندە پێغەمبەری خوای خۆشەویست چەند سەحابەکەی خۆشەویست بواری بۆ نەڕەخسا کە بچێ سەردانێ بکە عەمرێ بکە بڕوات حەجێ بکە بڕوات لە نزیکەوە سەڵاوێک لە ئازیزمان بکە صلی الله علیه وسلم. کە ساڵی هەشتاکان بوو بە تایبەتی کە نووسین تایدا کەم بوو زبانی کوردی نووسین سامیدا خزمەتێکی زۆر و بەرچاوی هەیە وتم هی مامۆستا حەبیب محەممەد سەعید تۆڵایی پێم خۆشە بێم بە خزمەتی نەگەیشتوم بەڵام خۆم بە قەرزاری ئەزانم لە کاتێکا کتێبەکانی خوێندوتەوە. بسم الله الرحمن الرحیم بەخێراتنی کەناڵی پەیامەکەم بۆ ئەم یەکەم دیداری مامۆستا حەبیب محەممەد سەعید بەڕاستی کارێکی زۆر جوانە ئینشەڵا سەرەتا بێ بۆ کۆمەڵە دیدارێکی تریش بەڕاستی بابەگیان بەڕەحمەت بێ یەکێ لە خاڵە زۆر جوانەکانی ژیانی کە ئێستا حەزەکەم بە کورتی تیشکی بخەمە سەر بۆتان ئەویش ئەو بوو کە هەر کارێکەکەی بابەز بۆ خوا بێ ئیخلاص لە قەول و عالم عەمەلا بەڕاستی ئەم خاڵی ئیخلاسەش هەروای کرد کە هەرچیەک بفەرمێ هەرچیەک بڵێ ڕنگدانەوە باتەوە لە دڵی بەرامبەریە ئەو پەیامەی ئەیویست بیگەیەنێ سواز بۆ خوا بە هێزی ئیخلاس و بۆ خوا سڵحان و تەنها مەبەست خوابوون ئەو پەیامەی ئەگەیان و ڕیکێ لە خاڵە گرنگە جوانەکانی تری ژیانی باوکم بەڕەحمەت بێ کە ئینشەڵا ئەمڕۆم لەم دیدارەیە باسی یەکەم بە سۆزی و مەرحەمەت و هەستێکی زۆر پڕ لە خۆشەویستی بۆ بەرامبەر و بۆ دەوروبەری بەگشتی و ئەتوان بڵێم بۆ ئێمەش بەڵام بەڕاستی هەمان سۆز و خۆشەویستی هەبوو بۆ هەموو ئەو کەسوکار و دەوروبەر و تەلەبەکانیشی کە ئەمە ژوای کرد وەکو ئاەتە پیرۆزەکە فەرمێ سەیەجعەل لەهم الرەحمان ویددا خی گەورە ئەو بۆ بە هەمان شێوە ئەو خۆشەویستە لە دڵی خەڵکە خەڵکی ئەو کەسە ئەوەنە خۆشەویستەکە لە لای هەموو بەندەکانی ترەوە کە هەمویان بە جارێکا زۆریان خۆش بێ دووبارە سوپاس و دەستخۆشیتان لێ یەکەم و دووبارە بەخێر بێن. مامۆستا وا هەستەکەم بۆ گوڵێ دوابوو لە بیابانێکدا مامۆستا ئەو بارانە لێزمە ڕەحمەتە بوو کە زەویەکی شەقاڵ شاوەڕێی بارینی دەکرد. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان
دیارە ئێمە ئامانجمان لە سازدانی ئەم دیدارە بۆ جەنابی مامۆستا حەبیب. بەڕاستی مامۆستا حەبیب یەکێکە لە کەسایەتیە هەرە گەورەکانی سنوورەکە لە زەمەنی خۆیدا. ئێمە لە هەشتاکانە لە ڕاستیە مامۆستا کاریگەری بڵێن کاریگەریەکی گەورەی هەبوو لە سنوورەکە، بەڵام دوای بڵێن بە تێپەڕبوونی زەمەن ئەو کەسایەتیە لە ناو خەڵکیدا وردە لە ڕاستیە دیار نەیەمە. ئێمەش وەکو لەقی هەڵەبجەی ژیار لە ڕاستیە کە مەبەستمانە وەکو ڕێکخراوێکی پەروەردەیی ئەمانەوێت ئەو کەسایەتیانەی کەوا کاتی خۆی دەوری قودوە و کاریگەری گەورەیان بینیوە سەر لە نوێ بیان هێنینەوە ناو کۆمەڵگە. چونکە لە ڕاستیە بەبێ ئەمە خەڵکانێک کە بیانەوێ پەروەردە بکەن بەبێ قودوە ناتوانن پەروەردە بکەن. مامۆستاش لە ڕاستیە کاریگەری گەورەی بووە لە پەروەردە و پێگەیاندنە بۆی کە کۆمەڵێک بڵێن جیلێکی زۆر لە سەردەمی خۆیدا وەکو قودوە سێران کردووە بۆەوەی کەەوە توانیوێتی پێیان بگێرن. ئێستاش ئەو کەسانی کە قودوە بوون و ئێستا لە سنوورەکەدا وەکو بەفعلی لە ناو جەماوەردا دیار نین، ئێمانەوێت سەر لە نوێ بیان خێنەوە ناو کۆمەڵگە نەک جەنابی مامۆستا. بەڕاستی ئێمە کۆمەڵێک خەڵکی کەی قودوەی کەمانەیە، چونکە بەرنامەی ئێمە تەنها بۆ جەنابی مامۆستا نییە وەکو لە قیاڵە بجێ ژیار، بەڵکو بۆ جەنابی مامۆستا بووە و ئەو کەسانەی هاوشێوەی جەنابی مامۆستا لە سنوورەکەدا لە نێو سەدەی کۆتایی بڵێن ڕابردووە خزمەتیان کردووە سەر لە نوێ بیان ناسێنینەوە لە زانستی مامۆستا.